یەک دەست یەک دڵ یەک بڕوە یەک ئامانجوو یەک هیوە هەر ڕەنگێ بین هەردەنگێ ئەم بەرنادەین ڕۆژاوە. نە بەفر نە باران هیچ شتێک کوڕ ڕناگرێت لە پاڵپشتی براکانیان لە ڕۆژئاوا. هەرچەنە سار بێت بەڵام گڕوتینی هاواری خۆپشاندەران لە بەردەمی باخی گشتیەوە کەشەکەی گەرم کردووە. لێرە لەسەر جەمچین و توێژەکان ئەمڕۆ بەم بەفرە بەشداری ئەم خۆپشاندانەیان کردووە. ئاڵایەکە لەم لێ بەستووە و بزانام چ پەیامێکە هەیە ئەمڕۆ. سڵاو و ڕێزم لە هەیە بۆ هەموو کوردێک لە هەر پارچەی چەم دنیاە. ئەمڕۆ هەمومان لێرە گربوونێتەوە و ئەمە نزیکی هەفتەیەکە بێ هەمومان ڕۆژان لێرە گرتەبینەوە چکەمە ئەرکی سەرشانی هەموو تاکیی کوردەکە دیفاع لە خاک و وڵاتکە بە هەر شتێکە ئەتوانێت بە پێنووسەکەی بێ بە چەک بێت بە قەڵەم بێت بە هەر شتێ بێت کە بە هونەرەکەی بێت بە ئەدەبەکەی بێت بە هەر شتێ بتوانێت دیفاع لە خاکی کورد و کوردستان بکە. ئەمڕۆ ڕۆژ ئاوا بکەوێ ئێرە جەگیرێ بۆیە پێویستە کات هەمومان بە یەک دەنگەوە بە یەک هەڵوێست بتوانین بەرەنگاری دوژمن بینەوە بۆ ئەوی کە پارێزگایی لە خاک و وڵاتکەین. هەر پارچەیەشی کوردستان پیرۆزە و ئێمە ئەبێ شەڕی بۆ بکەین بە هەر شتێکە ئەتوانین بکەین. چی پێشکەش بە ڕۆژ ئاوا ئەکەی ئەمڕۆ؟ من ڕاستەکەی دوێنێ گۆرانێکم بڵاو کردەوە بە ناوی دوو کۆدووە کاتەیەک. دێخۆش ژۆم لێبێ ئێستا لەم کەشە بەفراویەیە دەروونمان گەرە بکەی. یەک دەست یەک دڵ یەک بڕوە یەک ئامانجوو یەک هیوە هەر ڕەنگێ بین هەردەنگێ ئەم بەرنادەین ڕۆژاوە. ئەوە کردن بە ڕۆژاوە ئەمڕۆ هەرچەنە گۆرانەکە ئەڵێ بەرنادەین خاکا کووردە بەزەم ڕۆڵەن بەرنادەین ئەم بەرنادەین ڕۆژاوە. یاخواتەنگە خۆش بێوە لە ساغ بیست لێرە ژماری زۆر لە ئەو کەسانی لێیەکە ئەیانەوێت پاڵپشتی لە ڕۆژ ئاوا بکەن کە ئەمە لێرەن بۆ پاڵپشتی لە کوردانی ڕۆژ ئاوا تاوەکو ئەو دۆخی کە هەیە لە ڕۆژ ئاوا. سڵاو لێبێ کەشەکەی بەفراویە چۆن پاڵپشتی ڕۆژ ئاواکی لەم سەرمایە؟ کەشێکی بەفراوی بەڵام وورەیەکی گەرم و پۆڵاین. ئەمڕۆ هەمومان لێرن لە شاری سلێمانی بە هەموو ئاینە جیاوازەکان پێکاتە جیاوازەکان بە هەموو بیرڕا جیاوازەکان وەکو کورد و کوردبوو کوردبوون نامەیە گەنێرین بۆ هەموو دنیا کە پێیان دەڵێن ئێمە لەسەر خاکی ڕەسەنی خۆمان هەین و هەرەبین هەموو هێزەکانی دنیا تورکیا سووریا قەتەر ئیسرائیل ئەمریکا ناتوان ئیرادەی پۆڵاینی کورد بڕخێنن. ئەمڕۆ ئێمە لێرەین نامەیەک ئاراستەی ئەردۆغانەکەین ئەڵێین خوا خۆی زوڵمی لەسەر خۆی قەدەغە کردووە. زوڵمی ئێوە درێژە ناکێشێ و ئێوە ناتوانن ڕوبەڕووی ئیرادەی پۆڵاینی گەلی کورد ببنەوە. گەلی کورد لەسەر خاکی خۆی دەمێنێتەوە ئێوە دەڕۆن ئێمە سەر دەکەوین لەبەروی یەکگرتووین. دەستەکانە خۆش بێ هەر هاتوتە ناوە بەچوو دەستکێشی سوور و چەپڵە لێ ئێ چ پەیامێکە گەێنی ئەمڕۆ؟ پەیامی من ئەوەیە ئەبێ ئێمە هەموو لە دژی ترامپ بۆسینەوە ئەمە هەمووی پلانی ترامپە. ترامپ ئێوێ سووریا بە تەواوەتی وێرانکە ئێوێ کوردانی سووریا سەر لێ شێواوکە لەوە زیاتر ترامپ نایەوێ یەک بز بمێنێ لەسەر ڕووی زەمین بە ئیسراحەت بژی.